بۆ ئەوەی لە مانگی ڕەمەزاندا بە گورج و گۆڵی بمێننەوە کۆمەڵێک ژنی عەرەبستانی سعودیە لەسەر شەقامەکان ڕاکردن دەکەن بە کەناری شەقامەکاندا ڕادەکەن و ئۆتۆمبیلەکان بەلایاندا تێدەپەڕن هەر ژن گروپێکیان پێگەناوە کە بە دیاردەیەکی نوێ دادەنرێت لە سعودیە لە کاتێکدا سەروەختێک لەمەوبەر یاساتوندەکانی جاکاری ڕەگەزیان بەسەردا جێبەجێ دەکرا. ئەمڕۆ لەگەڵ گروپی ژنان ڕاکردنێکی ئاسان دەکەین. تێکڕای بابەتەکە لەسەر دروستکردنی کۆمەڵگەیەکی وەرزشی ژنانە و ئێمە پشتیوانی یەکتر دەکەین. ئێمە ماوەی 3 کیلومتر بە ئاسانی دەبڕین بە کۆمەڵێک هەنگا و هەندێک ڕاهێنانی هێز دەکەین. کچەکان لێرەن و چاوەڕێی چەند کەسێکی تر دەکەین کە بگەن. هەندێک ڕاهێنانی خۆگەرمکردنەوە دەکەین و پێکەوە دەست پێ دەکەین. زۆرێک لەو خانمانەی پەیوەندیان بەیانی ڕاکردنەوە کردووە دەڵێن بۆ ئەوەی لە ڕەمەزاندا بە لە جوانی و تەندروست بمێننەوە وەرزش دەکەن کە ڕەنگە کاتێکی قورس بێت بۆ ئەوانەی بەڕۆژوون. وەک دەبینیت ئێرە شوێنێکی گشتیە لە شاری ڕیاض. ئێمە کۆمەڵێک ژنین کە سەر بە نەتەوەی جیاواز و تەمەن و توانای وەرزشی جیاوازمان هەیە. هەست بە سەلامەتی تەواو دەکەین بۆ ڕاکردن بەرەبەیان یا وەک ئێستا کاتژمێردەی شەو یا سەر لە بەیانی ڕادەکەین. باراناوی بێت یا ساماڵ بێت بە سەلامەتی بە چێژەوە ڕادەکەین. هەندێکی دیکە دەیانگو ڕاکردن بە گروپ هەستێکی کۆمەڵایەتی و پشتیوانیان پێدەبەخشێت. بەڕاستی گرنگە لەمانی ڕەمەزاندا بە چالاکی بمێنیتەوە و بە تایبەتی کە کەسانێک هانت دەدەن بۆ ئەوی چالاک بیت. بۆیە کاتێک لە گروپێکی ڕاکردندای یارمەتی یەکتر دەدەین بە تایبەتی لە مانگەدا کە خەڵق زۆربەیان بە تەمبەلی دانیشتون هەمویان هەست بە ماندۆتی و برسێتی دەکەن. ئەو بۆ ئەوە یەکەمێک چالاکی جەستەیی ئەنجام دەین و هەست بە وزەیە بکەین کە لە ڕۆژدا پێویستمانە. حکومەتی سعودیا لەم دوایانەدا هەوڵەکانی بۆ بەرەو پێشبردنی بەشداری ژنان لە وەرزشدا خستۆتە گەڕ.